وبرهنار لبواري وزي خاوين دا ريزدار كمال حما عليج سليمانية لقلمانا كاك كمال دم باشو سپاس با آماده بونتان اگر باسی نرخەکانە و بکەی نرخی بەرهەمهێنانی کارابە لە ڕوژ لە تیشکی ڕۆژەوە ئێستا چ گوڕانکاریەک بەسەردا هاتووە بەراورد لەگەڵ ماوەکانی ڕابردوو؟ سڵاو ڕێزم بۆ جەنابتان بەنسبەت نرخی با بڵێن دانانی وزەی خۆر کە پێوتێت تاقەی شەمسی بەڕاستی زۆر ئێستا گونجاوە، یعنی ڕۆژ بە ڕۆژ نرخەکان دابەزێت. سیستەمەکە ئەمڕۆ بە کوالیتی باش بەڕێ ئەکرێت. ئێمە خۆمان چەندەها شوێنمان داناوە ئەتوانیت بەپێی پێویستی ئەو خێزانانی کە ئەیانەوێت مەسەلەن خێزانی وایە 5 ئەمپێری وایە هیوایە 10 ئەمپێری ئەوێت هیوایە 20 ئەمپێری ئەوێت تا 200 ئەمپێرمان ئێمە داناوە، یعنی حدودی 50 کیلۆوات بۆ شوێنەکان دانراوە. ئەگەر ئێستا کەمال ماڵێک بیاوێتن 5 ئەمپێر کارابە لەو ڕێەوە بەدەست بخاتن تێکوەکەی چەند دەبێت لەسەر ئەو کەسەی دەیەوێت بیکات؟ ئەگەر 5 ئەمپێر دابنێت تەنها یەک شت زۆر گرنگە لێرە بابزانیت، تقریباً باوڵێن پەنەڵەکان ئەمڕۆ سعرەکانی سابت بووە هەموو شەریکەکان و شەریکانێکەوە بەرهەمی ئەهێنن لە سین پەناڵەکان زۆر باشە، نرخەکانی گونجاوە، بەڵام ئەگەڕێتەوە سەر ئەوەی بە دەرەجەی یەکەم کە گرنگترین شت لە سیستەمەکە باتریە. باتریەکان جۆری باتریەکان ئەتوانێت ئەو کەسێکەوە بۆی دائنیت خۆی اختیاری جۆری باتریەکان کە ئێستا باتریمان هەیە مەسەن لیسیۆمە گەرنتی 10 ساڵی ئەینێ ئێمە مەسەلەن تا 15 تا 20 ساڵ ئەتوانێت بەکاری بێنێت. باتریش هەیە مەسەلەن جێڵە دیپسایکل جێڵە لیت کاربۆن ئەسیدە ئەوانە گەرنتی ساڵێک تا 2 ساڵ ئیشە ئەکەن. لە پاتری 1 ساڵی و پاتری 15 ساڵیەکەدا چەند تەکلیفە دەکاتن 5 ئەمپێر ئەگەر یەکێک لەم پاتریانە بەکاربێنێتن؟ ئەگەر باتری ئەوە 1 ساڵ بۆ 2 ساڵەکە دابنیت تەکلیفەکەی زۆر کەمە، لە نزیکی تقریباً 12 بۆ 15 وەرەقە زیاتری تێناچێت، یعنی 1500 دۆلارێکی تێناچێت. بەڵام ئەگەر باتری لیسیۆم دابنێت لەو ئەچێت بچێتە 25 بۆ 2500 بۆ 3000 دۆلارێک، چونکە باتری لیسیۆمەکان خۆی لە ئەساسا گرانە. باشە ئەو کەرەستانە زیاتر لەکوێ بەرهەم دەهێنرێن؟ باسی چینیت کرد، لە وڵاتانی دیکەشەوە دێت لە هەمان کاتدا جوور بوو جوور جێوازیان هەیە ئەگەر باسی لەوحەکان بکەین؟ بەنسبەت لەوحەکانەوە ئێستا هەموو من لێت ناشارمەوە، من خۆم ئەندازیارم لە بەشی وزە و لە هەشتاکان دەرچووی زانکۆی تەکنۆلۆژی بەغام چەندەها مؤتەمەرات مشارەکەم کردووە بە تایبەتی لە ئەوروپا و ئەوانە، بەڵام ئێستا خۆشبەختانە هەچی وڵاتانی ئەوروپیە وڵاتەکانی کە وازیان لە بەرهەمهێنانی پەنەڵ هێناوە بەڕاستی، چونکە تێچووی پەنەڵ لە سین زۆر هەرزانترە تا وڵاتەکانی کە باوەڕەکەیت لە ماوەی تەنها 2 ساڵە تێچووی 1 وات لە 40 سنت تۆدا بەزیوە بۆ 10 سنت لە سین. لەبەرەوە سین پێشڕەوی هەموو وڵاتانی جیهانە لە دروستکردنی هەموو پەنەڵەکانە. ئەی کاک کەمال بوو پاتریەکان چوون لە هەرێمی کوردستان ناتوانرێ بەرهەم بهێنرێتن بوو تایبەت بۆ بەرهەمهێنانی کارەبە لە تیشکی ڕۆژ لە کاتێکدا کارگەی بەرهەمهێنانی پاتری هەیە بۆ ئۆتۆمبیلەکان؟ ئێستا باتری چەند جۆرێکە باتریەکان. ئەو باتریانی کەوا بەکارهێنرێ بۆ ئۆتۆمبیل زۆر جیاوازتر لەوانی کەوا بەکارهێنرێ بۆ وزەی خۆر. باتریەکانی کەوا بەکارهێنرێ بۆ ئۆتۆمبیل لید ئەسیدی پێوتێ، واتە شلەمەنیە لە پێکهاتەکەیە، بەڵام ئەو باتریانی کەوا بەکارهێنرێت بۆ وزەی خۆر ئەبێت وشک بێت، مەسەن جێڵە دیپسایکل جێڵە لید کاربۆن ئەسیدە و هەروەها لە تازەترین شێوازی باتریکەوە ئێستا هەیە لیسیۆمەکە ئێستا زۆربەی هەرە زۆری شوێنەکان هەر لیسیۆم بەکار ئەهێنن، چونکە بەڕاستی لیسیۆمەکە نرخی وا دابەزیوە لە ماوەی ئەم 2-3 ساڵە ڕۆژ بە ڕۆژ نرخی وا دابەزیوە
ینی تقریبان جیاوازێکی وای نییە لە نرخەکان لەگەڵ با بڵین باتری وشکەکانە جیاوازەکەی زۆر کەم بووەتەوە ئێستا. باشەکە کەمال بە ئاشکرا دیارە لەسەر ئاستی جیهان کە ئەم بەرهەمێنانی کارابلاڕێی تیشکی خۆرەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت ئەگەر بینە هەرێمی کوردستان سەیری بکەن بە هەمان شێوەیە. بەڵام ئەگەر بە نمونە کۆمپانیای بەڕێستان وەربگرین خۆتان لە نزیکەوە ئەو بوارە دەکار دەکەن و ئاگادارن ئەو زیادبوونە تا چەندە ئەگەر بەراوردێکی ماوەی پێشتر بکەین کۆمپانیاتان با نمونە وەربگرین چەند داواکاری هەیە لە ماوەی مانگەیەکدا؟ ئێستا ڕۆژ بە ڕۆژ داواکاری زیاترە بۆ چونکە تێچووەکەی زۆر کەم بووەتەوە. ینی پێشی 2 ساڵ ئێمە یەک پەنەڵی 320 واتیمان بە $200 دائنا، ئێستا یەک پەنەڵی 600 واتی لە $100 دای ئەنین. ینی جیاوازیەکە زۆرە بە شێوازێکی وە ڕۆژ بە ڕۆژ شتەکان هەرزانترە بێ ڕۆژ بە ڕۆژ دائەبەزێت نرخەکان لەبەر ئەوە خەڵکی زۆر ینی زۆر بە گەرمی ئێستا پێشوازی لەوە ئەکەن کەوا بۆ ماڵەکان بۆ شوێنە گشتیەکان کە وزەی خۆردا بنێن. لە هەموو ناوچەیەکی هەرێمی کوردستان دەتوانرێت سوودی لێ ببینرێتن؟ بە تایبەت با پێ بڵێم ئێمە وەکو کوردستان و عێراقیش بەگشتی باشترین شوێنە و گونجاوترین شوێنە بۆ دانانی ڕتاقی شەمسی وزەی خۆر. من خۆم دراسەم هەیە لەسەر مۆزع لە هەشتاکانە کەوا بەداتا هەموو شتەکانم لەلایە چەند کاتژمێر ڕۆژانە تیشکی خۆرمان هەیە هەموو وەرزەکان ینی هەموو شارەکانی چه هەرێمی کوردستان چه عێراق باشترین شتە ئێمە تەنها لە مانگی یەک نەبێت تەنها چەند ڕۆژێک 3-4 ڕۆژێک ناگاتە 10 ڕۆژ ئەگینا بە هیچ شێوەیەک تۆ وزەی خۆر و تیشکی ڕۆژت لێ نابڕێت لە سەرتا سەری ساڵەکە. لەبەر ئەوە باشترین و گونجاوترین با بڵێن ناوچە لە هەموو ناوچەکانی تر عێراق و با بڵێن شەرقی ئەوسەد بە تایبەتی. بەڵێ کاک کەمال لەگەڵ زیادبوونی خواست لە سەری لەم کاتەدا بوو داهاتوش کەواتە پێویستمان بە پسپوری زیاتر دەبێتن بۆ دانانی ئەو سیستەمە بوو چاودێریکردن بوو نوژانکردنەوە تا دوایی لەم ڕواوەی مەد لە چه ئاستەک داین؟ وەڵاهی با پێ بڵێم باشە ینی من هەرچەند متابعەیەکی زۆرم هەیە لەسەر شوێنەکان ئەوانە بەڵام من یەک داواکاریم هەیە کەوا داواکاریەکەشم ئەوەیە کەوا حکومەت بێتە ناوە لەم مەوزوعە چونکە بەڕاستی ئەمە شتێکی مستەقبەلیە بۆ مەسەلەن مانگ و 2 مانگ و ساڵ و ئەوانە نییە مەسەلەن جیهازێکی کارەبایی نییە ئەمڕۆ بیکڕێت و مەسەلەن ساڵێکی کە بیگۆڕێت دانانی ئەم سیستەمە پەنەڵەکان باڵێن تەمەنی پەنەڵەکان لە 25 بۆ 30 ساڵ ئەڕوات لەبەر ئەوە لێت ناشارمەوە ئەوانە تۆ ئەگەر شتی کوالیتی باش نێتە وڵاتەوە بەڕاستی ئەمە کارەساتە لەبەرەوە ئەگەر حکومەت بیتوانێت لە ڕێگەی کۆنتترۆل کوالیتیەوە بیتوانێت کۆنتترۆلی ئەو شتانەی بکردە ئایا بە مەنەفێس وایە بە بەستم ئەوە بوو کە کەمال ببوورە کارمەندی شارازا بۆ ئەم بوارە هەمانە لە هەرێمی کوردستان چونکە پێداچێت پێویستمان بە زیاتریش دەبێتن لە گەڵ زیادبوونی خواست لەسەر بەرهەمێنانی کارەبە لە تیشکی ڕۆژ ئەوە مەبەستم بوو. بەڕاستی هەمانە بەڵام ئەو نیسبەتە نییە ئەو ڕێژەیە نییە کەوا کارمەندی زۆر کەواتە چی دەکرێت بوو داهاتوو یان پێویستە چی بکرێتن بۆ ئەوەی وەکو پێویست کارمەندی پێویستمان هەبێ بۆ ئەوەی کەوا کارمەندی پێویستمان هەبێ من داواکارم ئەمە با پێت بڵێم لە وڵاتانی کە یەک شت هەیە کەوا وەکو با بڵێن پرۆگرام دایانێن ئێستا ئێمە با بڵێن ئامادەی پیشەسازیەکان یاخود معهدەکان ئەتوانن ئەوانە مەسەلەن دەرسی وانەی تاقەی شەمسی بکەنە یەکێک لەو وانانەی کەوا پێویستە بیڵێنەوە لە شوێنەکان لە قوتابخانەکان بۆ ئەوەی کەوا خەڵکی سوودمەند بێت لێ. زۆر باشە گەلەک سوپاس ئەندازیار کەمال حەمعەلی و بەرهێنارد بوارێ ئەنەرژیا خاوێن دەژ سلێمانیە لەگەڵمان بووی ماندوو نەبن.